لە ساڵیادی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد لە باشووری کوردستان ئەژی ئەمین سەرۆکی ئاژانسی پاراستن و زانیاری و یاریدەدەری ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایی شێرێم پەیامێکی بڵاو کردەوە. کەسی یەکەمی هەواڵگری هەرێمی کوردستان لە پەیامەکەیدا نووسیوێتی هاو نیشتیمانیان بنە ماڵی شەهیدانی کوردستان و قوربانیانی ڕێگای ڕزگاری کوردستان بە بۆنەی 33یەمین ساڵیادی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد کە لە دەواازەی ڕاپەڕین لە 5 سێی 1991 دەستی پێکرد و دواتر هەموو شار و شارۆچکەکانی کوردستانی گرتەوە تاوەکو کەرکووکی بابە گۆرگۆڕ پیرۆزبایی دەستپێکی ئەو قۆناغە مێژوویەتان لێ دەکەم. گومانی تێدا نیە ڕاپەڕین بە ڕەتکردنەوەی داگیرکاری ڕژێمی فاشیستی بەعس و یەکگرتووی ناوخۆیی و گیانی شۆڕژگێڕانە بەدی هات. ئێستاش زیاتر لە هەموو کات پێویستمان بەو گیانە شۆڕژگێڕانەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی دەستێوەردانی هەرێمایەتی و پیلانگێڕی بەکرێگیراوانی ناوخۆیی و فشارەکانی بەغدا کە دەیانەوێت قەواری هەرێم بگەڕێنەوە بۆ بەر لە ڕاپەڕینی 1991. هەر کەس و لایەنێکیش خەون لەسەر پیلانێکی لەو شێوەیە بنیاد بنێت ئەوە خیانەت لە خوێنی شەهیدانی نەتەوەکەمان دەکات. ئەژیەمین لە بەشێکی دیکەی پەیامەکەیدا دەڵێت ئەگەر بە خێرایی چاوێک بە ئەزمموی حکومڕانی لە عێراقدا بخشێنینەوە ئەوە بەڕوونی ئەو ڕاستیە دەبینین کە هەرێمی کوردستان بەسەر جەمهێزە سیاسیەکانیەوە و هێزی پێشمەرگەی کوردستان ڕۆڵی یەکلایی کەرەوەیان بینی لە کۆتاییاتنی ڕژێمی بەعس و بنیادنانەوەی عێراقی نوێ و جەنگ دژی تیرۆریزم و داعش خۆ ئەگەر ڕۆڵی یەکلاییکردنەوەی کورد نەبوایە هەنووکە شتێک نەمابوویەوە بە ناوی دەوڵەتی عێراق و ببووە سێ پارچەی ناکۆک و ناجێگیر و پڕ لە کوشتار و تیرۆر. لە پاش بنیادنانەوەی عێراق گەلی کورد ئارەزوومەندانە خۆی بە عێراقی فیدراڵەوە گرێدایەوە. ئەم خۆ گرێدانەوەیە لە ڕاستیدا سروشت و ناوەڕۆکێکی کۆنفیدراڵی بە هەرێمی کوردستان دەبەخشێت و ئەم ڕاستیەش تا ئەندازەیەک لە دیباجەی دەستوری عێراقی فیدراڵدا ڕەنگی داوەتەوە. بەڵام بەداخەوە ئیرادەیەکی سیاسی وابەستە بە ئەجێندای دەرەکی و دادگایەک کە بڕیارەکانی بە ئاشکرا دیارە لایەنگرانە و سیاسین و لە دژی قەوارەی هەرێمی کوردستان دەجوڵێنرێت بە تایبەت لە دوای ڕیفراندۆمە و بە مەبەست و بە بیانووی کێشاڵپەسێراوەکانی نێوان بەغدا و هەرێم خەریکە هەموو هێڵە سوورەکان دەبەزێنێت و سیستم و ئاسایشی سیاسی عێراق ڕوبەڕووی مەترسی گەورە دەکاتەوە. لە کۆتایی پەیامەکەیدا کەسی یەکەمی هەواڵگری هەرێمی کوردستان دەڵێت ئەوانەی دەیانەوێت بە هەر بیانوویەک مافی فیدراڵیەت و دەسەڵاتەکانی هەرێم سنووردار بکەن دەبێت بزانن کە قوربانیدانی ئێمە بۆ عێراقی نوێ بۆ دەوڵەتێکی دیموکراسی و دادپەروەر بووە کە مافی هەموو پێگاتەکان و کورد تێیدا پارێزراو بێت. ئەمەش لانی کەمی مەرجەکانی مانەوەیە لە چوارچێوەی عێراقدا. ئەو هێزانی بە پشتیوانی هەرێمایەتی پیلانگێڕی دژی هەرێمی کوردستان دەجێڕن با دڵنیا بن لەوەی هەوڵەکانیان بێ ئاکامە و چارەنووسیان زبڵدانی مێژووە. جارێکی دیکە ڕاپەڕینی گەلی کورد پیرۆز بێت. سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان دادەنەوێنین.